سڵاوتان لێبێ خۆشحاڵین لە بەرنامەیەکی نوێی دیداری هەفتە بە یەک شا دەبینەوە. دیداری ئەم هەفتەیەشمان لەگەڵ پارێزگاری هەولێر نەوزاد هادیە. کاک نەوزاد بە خێراتنتان دەکەین بۆم بەرنامەیە. پێش ئەوەی دەست بە پرسیارەکان بکەم با پێکەوە چەند وێنەیەک ببینین لە شاری هەولێر. نەوزاد هادی ناڵێم ممکن ناکەم هیچ محافزەك لە عێراق وەشی نەوزاد هادی باش بیتن. زۆری زەحمەتە چاوی هەولێرێ نەوزاد هادی. بە قورعان هەولێری کردە گوڵ، هەولێری کردە دووبەی. کاک نەوزاد ئەو چەند دیمەنەمان بینی کە ئەو گۆڕانکاریانی بەسەر شاری هەولێرە هاتووە، ئەوەی کە دێتە ئەم شارەش هەست بۆ گۆڕانکاری ئەکات، ئەمە چۆن دەستان پێکرد؟ زۆر سپاس بۆ ئەو فرسەتەی وێنارتی کە بتوان لە نزیکەوە بەشێک لە ئیشەکانی هەولێر و وەچۆنیەتی ئەو گۆڕانانەی بەسەر پایتەختی هەرێمی کوردستان هاتێ لەو چەند ساڵی ڕابردوودا. حتمما ئەو بەرنامانەی لەبەردەستماندا بوو وەکو حکومەتی هەرێم وەکو پارێزگا بۆ باشکردنی ڕەوشی باری ژیان و بنیەی تەحتی لە پایتەختی هەرێمی کوردستان لە خلالی 2004ەوە چونکە مێژووی کوردستان ئەزمموی حکومڕانیمان دوای ڕاپەڕینی مەزنی بەهاری نەهۆتویەکەوە لە مێژووی سیاسی و ئابووری و فترەی حێساڕ و ئەو بارە تایبەتی قانونی و یاسایی هەرێم پێدا دەڕۆی تایبەتمەندی بوو گۆڕانی نەوعی بەسەر عێراق داهات و بەسەر هەرێمیشی گرتەوە دوای نەمانی ڕژێم و دووبارە بنیادنانەوەی وڵات و عێراق لەسەر دەستوری نوێ و پشتی هەرێم بۆ یەکەم جار لە بەداهاتی عێراق تهدید بکرێ و وەزعێکی قانونی هەرێمی کوردستان لە دەستوری عێراقی تەسبیت بکرێ. طبعا داهاتی هەرێمی کوردستان لەو پشکەی کە 70% بۆ یەکەم جارە لە بەغداوە بکاتە دەستی خەڵکی هەرێمی کوردستان کە هات ئەو بەرنامانەی کە دامەنە لە 2004ەوە لۆ چۆنیەتی گۆڕانی پێویست لە هەولێر کارێکی زۆری لەسەر کرا بە حقیقت و بە تایبەتیش ئینسان بگرێتەوە ڕۆژانی دەستپێکی چۆنیەتی گۆڕین لە هەولێر لە کابینەی چارەوە دەستی پێکرد. ئەو کاتەی بەڕێز کاک نەچیروان بارزانی وەکو سەرۆکی حکوومەت بەپەلە بۆردێکی تایبەت لە بۆ هەولێر کە بۆردی پەرەپێدانی هەولێر بوو ناوی لێنا کە خۆی سەرپەرشتی ڕاستەوخۆی بەڕێزیانی دەکرد کە وەزیری دارایی وەزیری ئاوادانکردنەوە و شارەوانی و کشت و کاڵ و پارێزگاری هەولێر و شارەوانی و نوێنەری زانکۆ هەموو تێدا ئەندامن بۆ پەلا چکە تقریبا دەتوانم وەکو برێ مەزیز تەختیتێکی مسەغەر بوو ئەو بۆردەیە چکە هەم وەزارەتی پلانیشمان نەبوو ئەو کات و هەم شتەکانیش خێرا بوو کە میزانەکە هات چۆن مامەڵە لەگە هەولێر بکرێ ڕسمێکی گرنگ و دروست بۆ هەولێر دانرا بە دەستپێکێکی دروست هەولێر دەستی پێکرد لە ئاوادانی لە چۆنیەتی گۆڕینی ژێرخانەکان و تەعاملکردن لە چەندین سێکتەری جیاواز و تەنسیقێک لە بینی ئەو دام و دەستگایانە بۆی پلانەکان هەم بە سەرکەوتوی هەم بە خێرایی بڕواتن سنەوەی کە پێویستی دەکرد لەسەر وەزارەتی دارایی میزانی بۆ تەرخان بکاتن ئەوەی پێویستی بە وەزارەتی ئاوادانکردنەوە یان شارەوانی یان وە پارێزگار وەکو جیهازی جێبەجێکردن بە محافەزە لە هەمووی شارەوانی کە پێویست دەکات لە زەوی هەموو کارەکان بۆ تەنسیق. باشە کاک نەوزاد ئەگەر بمبوریت ئەمانی کە باست کرد ئەوترێت کە لە پشتەوە نێچیروان بەرزانی سەرۆکی پێشووی حکوومەتی هەرێمی کوردستان وەستاوە بۆیە تۆ توانیوتە ئەم کارانە ئەنجام بدەیت. طبعا بەڕێزیان وەکو سەرۆکی حکوومەت لە پشت من و هەموو دام و دەستگاکانی حکوومەتیش پاڵپشتی تێدا کردووە ئەزمموی فترەی حکومڕانی ئەویش وەکو سەرۆکی حکوومەت سەرکەوتوانە بوو چکە گۆڕانی نەوەی بەسەر هەرێمی کوردستان و پایتەختیش وەکو نموزەزێک لە ناو ئەو حکومڕانیە گۆڕانی بەسەردا هات بۆ یەگەر تەماشای خۆمان وەکو خەڵکی کوردستان کە بین خۆمان تەقیم بکەین لە فترەی حکومڕانی خۆمان لەو فترەکەمەی کە فرسەتێکی باش هاتە پێشمان چۆن تانیمان مەسەرەن ئەزمموی کوردستان ببینە ئاستێکی نێودەوڵەتی کە مامەڵەی لەگەر بکرێ سن ئەوڕۆ لە جێبەجێکردنی ئەو پرۆژانی کە لە هەولێر لەو سێکتەرە جیاوازانە کە کرا بۆ یەکەم جارەوە بەرهێنان لە هەولێر دەستی پێکرا تەسمیم ئەساسیەکی نوێ لە بۆ پایتەخت دانرا دەست پێکرا بە ئیسمار لە مەجای کەهرەبا مەتار دروستکرا ئەو مەشارێع گرانگانەی کە پێویست دەکاتن کە دەستی خەڵک بکرێتەوە بۆی ئەگە دەر ئەنجامەکەی بین وەکو هاوچێشەیەک تەماشای بکەین لە زیادە و کەمەکانی چکە لە کاری تەنفیزی دائیمەن نسبیە هەندێک ئەختا دەبی هەندێک باشەکان دەبی بۆ
بۆیە بەڵام ئەگەر یەکسانی هاوچێشەکە ببینین دەبین ئێستا هەرێمی کوردستان وەزعەکە و هەولێر وەکو پایتەختێکی هەرێم ناوێکی نێودەوڵەتیە چوویتە قۆناغێک لەسەر ئاستی هەرێمایەتی باز دەکرێت و جێی ئەنزاری وەبەرهێنەرە بوونی ئەو هەموو قۆنسۆلیاتە بزنس و مەساڵحێکی زۆر بۆ خەڵکی دیکە وڵاتانی دەرێ دروست بووە کە قۆنسۆلیات دەکەن و ڕاستە مەسەلە سیاسەکان هەیە بێگە سیاسەکەی هەرێمی کوردستان و پایتەختیش بەڵام لە هەمان کاتدا سەرکەوتنی پرۆسەی حکومڕانی بە نسبە وەری بگریتن بۆ هۆکارێک جەزبی حتا وڵاتانی بیانی لە پێشبەرچێلەکردنەوەی قوسڵیات و بوونی مەساڵحیشیان لێرکانە ئەوە نەتیزەی حکومڕانی و نەخشەیەکی دروست و داڕێژراوی ئایندەکە کە پەیڕەو کراوە تەطبیق کرا لە هەولێر چوویتە پێش بەتاکیت بە ڕێزکە نێچیروان بارزانی پاڵپشتی تەواوی لە دام دەستگاکانی حکومەت بووە و پایتەختیش دایمەن ئەهمێتی خۆی هەیە وەکو هەموو وڵاتانی دنیا و کوردستانیش معلومە لەو سێ شارەی ئەو ڕۆی هەرێمی خاریتەی هەرێمی کوردستان هەولێر و سلێمانی و دهۆک و هەولێریش وەکو پایتەخت تایبەتمەندێکی خۆی هەبووە ناسراوتر بووە لە مەسائلی سیاسی و ئابوووریەکەش. باشە کاک نەوزاد جەنابەت یەکێکیشی لە سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان پێت وان نییە ئەو تەسهیلات یاخو ئەو ڕێگە خۆشکردنە بۆ کارەکانی پارێزگار ناگەڕێتەوە بۆ ئەوەی کە لە ناو پارتی دیموکراتی کوردستانە تەکەتولات نییە یەک ڕە هەیە و یەک بۆ چۆن هەیە؟ بەحقیقەت ئەوەی من مەسەرەن کە لە کاری خۆمان پێشترش مەسەرەن کە بەرز کاکدانە پارێزگاری سلێمانی بوو کاکتەمەر پارێزگاری دهۆک لە مامەڵەی تەعاملکردنمان لەگەڵ کاک نێچیروان بارزانی بە هەمان چاو پاڵپشتی و دام و لەگەڵ ڕەچاوکردنی ئەو بارە تایبەتمەندیەی بە حقیقەتی تاریخی سیاسی بینی تجربەی دوو ئیدارەی هەولێر و سلێمان ئەو خصوصیەتانەی کە هەیە بەڵام پاڵپشتی تەواو هەبووە لە بۆ هەموو کارەکانمان چکە ئەزمونونەکە یەک ئەزمموی حکومڕانی بووە نسبەی ئیشکردنیش لە شوێنێک لە بۆ شوێنێک بەڵێ جیاوازتر بووە و پارتیش وەکو حزبێک تایبەتبندی خۆی هەیە هەر حزبێک مەسەن هەموو ئەگەر هەموو حزبەکان لە هەموو بابەتێک وەکو یەک بن حتمما یەک حزب دەبوو بۆیش مەسەن لە حزبێک لە بۆ حزبێک مەسەن سیستەمی ئیشی ناو حزبیش جیاوازی خۆیە تا پارتیش بەو کەلتورەی خەڵکی پارتی کە لە ناو پارتی پەیڕەو دەکەن لە بوونی نەبوونی ئەو سیراعەیە کە بڵێن بەو شێوازەی کە دەبیندرێت لە ئەحزابی دیکە چکە بۆ چوونی جیاواز و خلافاتش هەیە لە ناو پارتی لە ئاستی جیاوازدا هەیە بەڵام هەندێک شتە گرنگەکان و گەورەکانی سەرەوە متفق عەلەیهیە پارتی کە خەڵک پارتی چەند شتێکی لا مەبدەئیەن مەقبولە و قبول کرایە بۆش پارتایەتی دەکەوت لە ناو پارتی حزبایەتەکەی خۆی بێ قبولە بەڵێ جیاوازیەک هەیە لە سیستەمی ئیش لە ناو پارتی لە ناو ئەحزابەکانی دیکە ئەوجە طبعا کە بێ تەقیم بکری حتا لە ڕووی حزبایەتی کە بچینە سەری تەقیمکەن ئەویش ئیجابی هەیە و سلبیاتیشی هەیە و یەک لە ئیجابیاتەکان دەبیندرێت لەو حالەتە تەنفیزەی و سەرکەوتنی ئەو شێوازەی دەبیندرێت لە نەتائیجەکانی ئیش دەبیندرێتەوە. باش کاک نەوزاد ئەگەر ئێستا جەنابەت بکەنە پارێزگاری سلێمانی ئەتوانی سلێمانی وەک هەولێر لێ بکەیت؟ طبعا متاکدم ژینگەی لەباری ناو سلێمانی بۆ نەوزاتادی یان بۆ کاکدانا یان بۆ کاک بەهرۆز یان بۆ هەر کەسێکی دیکە مەسەن چەند لەبار دەبێ ئاسانکاری پێویست ئەو میکانیزمانی کە پێویست دەکا لەبەردەست دابیتن بۆ جێبەجێکردنی لەوانەیە ژینگەی سیراعی سیاسی لە سلێمان ئێستا تەماشا بکەین جیاوازە مەسەن قەبارەی معارەزە بەو قەبارەی کە لە سلێمانی هەیە بۆ شێوازەی کە هەیە لە هەولێر و دهۆک جیاوازترە مثلا لە هەولێر بە زۆرێککەیە دهۆک تابعێکی دیکەی هەیە لێ هەر پارێزگایەک ببینی مثلا مۆزوعەتی خۆی هەیە بۆی چۆنەتی تەعاملکردنی لەگەڵی بە تەئکید ینی زروفی خۆی دەبێت یانێ مقاوماتی پێویست لە بۆ سەرخستنی هەر کەسێک کە پۆستی پارێزگاری وەگری لە سلێمانی بۆ ئەوی سەر بکەوێتن مەزەن جیاوازە لەوەی کە لە هەولێر پێویست دەکات لەبەردەستی محافظ بێ لەوەی لە سلێمانی بەڕێی تۆ پێویستی بەچی هەیە؟ بەتەئکید ینی دامی هەموو لایەنەکانی دەبێتن و هەموو مەراکزی قووەت بڵێن بە تایبەتی لە ناوێچەتی نیشتیمانی کوردستانی بەو واقعی کە لە کوردستان هەیە مەراکزی نفوزی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە و ئەگەر معارەزەش بەو قەبارەی کە ئێستا لە سلێمانی هەیە بە پێکاتەکانی جیاوازی پاڵپشتێکی تەواوی نەکەن ئەوە کارێکی ئاسان نابیتن بۆ خودی محافظ لە بۆ سەرکەوتنی لە جێبەجێکردنی پرۆژەکان چکە لە جێبەجێکردنی پرۆژە ئینسان لە ئەرزی واقع تووشی ئستیدام دەکات لەگەر زۆر شت مثلەن کە ئینسان دێ لەسەر وەرەق شت دادنێیان لە پشمێست خەریتەکان دەخینتەوە دادنێ مخەتەت دادنێ یان نەخشە دادنێ شتێکی میسالیەکەیە بەڵام ناحیە نەزەرێکەیە
بەڵام کە دەچێت ناحیە تەطبیقەکەی لە ڕوبەڕووی زۆر واقعی ملەتی خۆت دەبیەوە پێکهاتەی شارەکەیە ئەو شتانی کە لە ناو شار مەوجودن کەلتوری خۆمانی ملەتەکە یعنی ئەکید پێویست بە هەندێک ئیجراعات دەکا جێ دڵگیری لە بەشێک لەلایەنەکان نابیتن بۆ تەنفیزی پاڵپشتی دەوێت لەو سەرخستنی پرۆسەکە چکە لەوانەیە بنی قەرارەتی حکومی کە هاتە سەر تەنفیز تووشی بڵێن کۆسب بوو یان تووشی هەڵگەڕانەوە بوو زەرەرەکەی لە قازانجەکەی زیاتر دەبی و زۆریش بە سلبی هەڵدەگەڕێتەوە بۆیە بە تەئکید پاڵپشتێکی تەواوی هەموو لایەنەکانی دەبێتن کە ئومێدەوارین لەو هەڵبژاردنەی کە دێ لە کوردستان پێش بڕچەی حزبەکان دەبیت لە انتخابات دەبی بەڵام دایمەن هەموو ئەحزاب لە هەموو دنیا پێش انتخابات منافسیەکن بەڵام دوای انتخابات بەیەکەوە ئیش دەکەن لە پێناو خزمەتکردنی وڵاتەکەی و بکرێت بەو ڕوحیەتە و بەو تیماتیش کە ئیش بکرێتن. کاک نەوزادەکەک بگەڕینەوە سەر هەولێر سیمای گۆڕینی سیما کۆنەکانی شاری هەولێر بە شوێنی عەسری بۆ نمونە بازاڕی نیشتیمان و پلانێکتان هەبوو کە ئەوانەی تری شوێنەکانی تریش بگۆڕێ ئەو پلانە بەکوێ گەیشت و بۆچی ئەم گۆڕینە؟ طبعا هەولێر تایبەتمەندی خۆی هەیە بە حکمی قەڵات ینی بەشێکی زۆر گرنگی ئاساری کوردستان یان کە ڕەمزی شاری بوونی خەڵکی کوردستان دەگەڕێتەوە بۆ هەولێری بەو تەمەنە پڕ لە درێژەی کە تەخمیناتی جیاواز هەیە لە بینی 6,000 لە بۆ 8,000 ساڵ تەمەنی هەولێر و بەردەوامبوونی ژیان بۆیە ئەو تایبەتمەندی گەورەی قەڵات کە هەیەی ئینعیکاسی کردی لەسەر تەسمیم ئەساسی و لەسەر ئەو مەناطقانەی کە ناو سیمەتری پێدەڵێن کە لە بینی قەڵات و سیمەتری بۆیە تەسمیمی ئەساسی ئەو منتەقەمان جیاواز بووە لەگەڵ شوێنەکانی دیکە ڕاستە ئەو جزئی برین کە لە شوێنی بازاری نیشتیمان و ئەو بەشەی کە دەوری قەبرستانی گەورە و دواتر لە بۆ سەرجستی سەیدا و منتەقە دەسی ئەو مەشروعی لێ جێبەجێکرایەوە و بەشێکیش لە ناو شار بێزگە لە بازارشتان بەشێکی دیکەی باڵەخانەکانی کەون هەبووە لە حتا لە دەوروبەری قەیسەری هەبووە وەکو عیمارەی عوسمان مەهەندس و ئەسمانی ماری بازگەر لەو دیوەی قەڵات و چەندی دیکە لە زادەی باتا هەبووە و بینای حتا ئۆرزدی باک کە لە بەرزایەکەی لە قەڵاتیش برنترا لە هەفتاکان دروستکرایە ینی هەرەوەنی مەسە بڵین بازاری نیشتیمان لەوێ هەبووە و بینایەکی بەرزبی بینایەتی دیکەش پێشتر هەبووە لەو شوێنە بەڵام لە تەسمیم ئەهمیەتی زۆر بۆ شوێنانە درایە کە تابعی کەونی ماوە مەسەن خانەقا عەرەب تعجیل ئەو گەڕەکانە لە زمانی تەسمیم ئەساسەکە خصوصیەتی تەواوی پێدرا مەسەن دروستکردنی ئەو پانتایی سەوزایی وەکو پارچی شار ئێستاکە لە بەردەم قەڵات کە ئەو بینایەت و عیماراتانی کە هەتا 3 تابق و 4 تابقیش هەبوو بەشەکی هەرگیراوە بەو سینگ فراوانکردنەوەی بەردەمی قەڵات کە ئێستا جێبەجێ کرایە بۆیە ینی ئەو گۆڕانە ئەوە نییە بڵێن ناو سنتەری شار تابعەکەی زێر دەگۆڕین ماکسەوە مەسەن احتیفاز بە قەیسەری دەکەین نۆژەنی دەکرێتەوە و ئەو شورانەی ئێستا کە دەکرێت لە سستایلی کەونەگە تەماشا بکەین هەم بە کەرپوت و هەم بەردڕێژکردنی ناو سەنتەری شار ئەو بەرنامانەی کە لەو دیوەی قەڵات کە هایتمان لەم حافظەوە تا وەزارەت تەندروستی کە هەمووی بەپێی بەرنامەی مەدەبی هەمووی هەر بگیرێ ئەو بینایەتانە و ئێستا مەسەن بینایی محکەمەی نوێ لە جێبەجێکردندایە محکەمەیە نفوسە جنسی ئەوانە هەموو دەستنە ئەو شوێنەوە دەکرێتە منتەقەیەکی کراوەی سەوزایی زیاتر لە ئەوەی دەوروبەری قەڵات بە شێوەیەکی باشتر بکرێتەوە لە عینی وەخت ئەو گەڕەکە کەوناوانە وەکو گەڕەکەشی توراسی احتیفازی پێ دەکرێتن و بۆیە عقدێکی جیاوازمان هەیە لەگەڵ یونسکۆ تایبەت بەو منتەقانە ئێستا لەگەڵ کۆمپانیایکی ئیتالی کە یونسکۆ عقدی لەگەڵیان هەیە لەگەڵ ئەوستێرین کۆمیتی کە لە محافەزەیە کە دایری ئاسارە شارەوانە هەموو لایەنە پەیوەندیدارەکانی تێدایە لەگەڵ یونسکۆ کۆمپانیا ئیتالیەکە مەرجەکانی مەسەن یونسکۆ لە ئەو دەوروبەری قەڵات و چۆنێتی مامەڵەکردن هەمووی ئەو بەرنامەیە زۆر بە شێوەیەکی زانستی وە لەژێر چەتری یونسکۆیە چکە هەدەف لەو بەرنامە یونسکۆ قەڵات داخلی شوێنە ئاساریەکانی عالەمی بی و هاوشەوەی ئەهرامات و ئەوانە بە شێوەیەکی کاتی لەسەر توراسی عالەمی دانرایە ئێستاکە یونسکۆ داینایە لێ ئەو دوو عقدی هەم تایبەت بە قەڵا هەم بە دەوروبەری کە ئیشی لەگەڵ دەکەن یونسکۆ هەدەفەکەمان ئەوەیە بگەینەوە ئەنجامەی قەڵات بستە ئەو مەرتەبەیە تەبەن ئەوەش قووەتێکی گەورە دەبێت هەم بۆ ئاسار لە کوردستان هەم بۆ کوردستان خۆدی وە بۆ هەولێریش وەکو پایتەخت بۆی ئەو زۆر گۆڕانە لەو مەنتەقە نابیندرێ کەواتە مەبەستی من ئەوەیە ئەو عقدەی کە لەگەڵ یونسکۆ هەیە بۆ دەوروبەریت بۆ دەوروبەری نۆژەنکردنەوەی دەوروبەری قەڵاتە یاخود گۆڕینی سیماکیەتی و بە شوێنی عەسری چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ ئەو دەوروبەرە مەسەڵەن بەشی زۆری خانەقا وەکو خانی سەکەنی دەمینێتەوە
شێوازی خانەکان چۆن نۆژان دەکرێتەوە کۆڵانەکانیان چی ئەو مەوادی بەکاردێت چۆن دەبیتن بسن لە عەرەب لە تەعجیل هەمان شێوە دووبارە دەبیتەوە ئەو باڵەخانانەی ئێستا کە لەکەونە ئەو سنوورانە لەمە دو مۆڵەتیان پێ دەدرێت بەژێر ئەو مەرجانە دەبیتن یعنی بۆکو ڕێنمایەکی تایبەتی یونسکۆیە لە بە ئەو مەناتقی ئەو کە ناومان لێنایە بەفەرزۆن ینی ئەو منتەقانەی فلتەراتی قەڵاتی پێدەڵێن کە لە بینی قەڵات و سیمەتریە لە زمنیوانە ئەوە مەسەن یەک لە مەرجەکانی یونسکۆیە کە ئیشمان لەسەر لەگەڵ دەکات لە بۆ ئەوەی قەڵات بستە ئەو خانەیەی کە ئاساری عالەمیە. جوانکاریەکانی شاری هەولێر لەسەر چ بنەمایەک بووە چۆن دەستان بە پرۆژەکانی ناو شاری هەولێر کردووە؟ طبعاً پرۆژەکان کە بەشێکی کە جوانکاری مەسەرەن بەرفراوانکردنی شەقامی 6 مەتری یەک لەو پرۆژانەی بکە لە بۆردی پەرەپێدان ئەو کات کە بڕیاری لێدرا بە حکمی ئەو پێشبینی دەکرا ئەو گۆڕانە گەورەی هەولێر بەخۆیەوە دەبینی 6 مەتری بەستا برێن تەسمیمەکەونەکەی بینە بەرچاو لەگەر ئێستا زۆر جیاواز بوون مەسەرەن مەساحی جادەکە باریکتر بوو هەروە جەزرا وەسەتیەکانیش بەو شێوازەی ئێستا نەبوو کە لە ناوفرات و سەوزایی کە تێدا کرایە ئەو منتەقەی کە برێن لە بینی سیمەتری لە بۆ 6 مەتری کە منتەقەی محەتەی پێدەگوترێت کە ئێستا هەم پارچی منارەیە و پارچشانە دەریەک و دوو ئیکوا پارک و غاباتی کوورانە و ئێستاش گرکەن داخلی بەرنامای بۆ لە نۆژەنکردنەوەدایە ئینسان نەکە ڕسمەکان بینتەوە بەرچاو منتەقەیەکی زیاتر هەندێکی زۆر تەجاوزاتی تێدا هەبوو و سەوزایی تێدا نەبوو و مهمەل بوو و بڕیارمان لێدا بەو شێوەزەیە کە هەیە وەکو منتەقەیەکی سەوزایی لە ناو سنتەری شار بەرفراوان بکەین و لێ دروست بکرێت ئەو پانتایە سەوزایە کە ئێستا لێ دروستکرایەوە بوویتە بەشێک لە جوانکاری وەجێی حەوانەوە و مانەوەی خەڵکو کە دەبین جۆرەها مناسەباتی لێ بەڕێوە دەچیتن لۆیەگە تەماشای ناو حتا وردەکاریەکانی ناو پارکەکان بکەین کە ڕەبتی بە مەسەرەن بە شانە دەر و ئەو ئەشکەوتەی کە لەوێ دروستکرایە و ئەو حرەکەی ئاو و ئەوەی لە پارچی منارەکرایە مەجموعە کشت کرایە بێزگە لە پارک مەجموعە چاڵاکی تێدا ڕۆژانە خەڵک ئەنجامی بداوە لە ناو ئەوەی ئیکوا پارک لە غاباتی کووران و کە بڵێن ئایس هۆڵ و ئەوانەی کە مەجموعەشی دیکە نەشاتات تێدا بکرێت بسەن بەشێک بۆ لەوەی ئەوەی کە ئێتیماماتی تایبەت بە پارکی شەید سامی عەبدوڕەحمان بەو قەبارە گەورەی کە دەبیندرێت سینگێکی فراوانی بەرفراوانیدایە لە بۆ پانتایش سەوزایی لە هەولێر و وەجێ ئیسراحەتی خەڵکە لە بۆ جۆرەها چاڵاکی تێدا کە خەڵک ئەوەی دەبا هەروە جەزرە وەسەتەکانی کە زیادکردنی سەوزایی هەڵگرتنی بەشی زۆری تەجاوزات سەوزایی زۆر دەکەیت ئەتوانین بڵین ئەو ڕێژەیە کە ئێستا لە هەولێرە بۆتە سەوزایی چەندە؟ ئەخر ئەگەر هەولێر مەسەرەن حدودی 12 کیلۆمەتری وەربگرین کە بەشی زۆری ئێستا لە جێبەجێکردندایە بەرێ نیوە تیرەکەی ماسەرپلانی قۆناغی یەکەم کە 12 کیلۆمەتر وەرگرین فەرقە مەسەرەن نسبەی سەوزایی لە ناو 6 مەتری دەربینی نسبەکەی سەرەوەی ستاندەردە بەڵام بینی لە بینی 6 مەتری لە بۆ 100 مەتری دەگۆڕدرێت کەمتر دەبیتەوە لە 100 مەتری بۆ مەناتقی دیکە زۆر کەمتر چکە زیاتر منتەقە نوێ ئاوادانکراوەکان مەسەن بە وەکو پێوی سەوزایی و پارکەکان لەیان جێبەجێ نەکرا بەڵام لە زمنی بەرنامەکانە بەڵام تەرکیزی یەکەم وەکو قۆناغی یەکەم زیاتر لەسەر بەشەکەونەکەی ناوشار کە قەڵات و دەوروبەری کە باسمان کرد کە لی جێبەجێ کرایە بینی شێستی و سەتی مەسەی گەورترین پارکی شەید سامیە ئێستا پارکێکی 300 دۆنیمی لە بینی باداوە بنەسڵاوە لە جێبەجێکردندا ئەنە هەموو لایەنەکانی هەولێری گرتیتەوە بەڵام نسبەکەی لە موقعک لە بۆ موقعک بە حەلەقات دەگۆڕدرێتن. جوانکاریەکانی شاری هەولێر تەنها ئەو شوێنانی گرتوتەوە کە بەرچاون و لە سەر ڕێگا گشتەکانن کە بچینە ناو کۆڵانە کۆنەکانی هەولێر یاخود ئەو شوێنانی دوورە دەستی سنتەری شارەکان دەبینین شێوەیەکی ترن. پاش ناوبڕێک چەند دیمەنێک دەبینین و دەگەڕێمەوە بڵێ ناوبڕێک و دەگەڕێمەوەلاتەن.